بەڵازان و خۆشەویستانمان دەچینە لای پامنێرمان کاک ئازاد ئۆمەراوایی لە سۆرانەوە لەگەڵمانە. کاک ئازادیان سڵاوی خوارد لێبێت، دوایین زانیاری و چالاکیەکان چین لەوێ؟ بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێت. من دیارە لە قەزای ڕەواندزم ئەمڕۆ لە وێزگەی کەشناسی ڕەواندزم باری کەشوهەوا لە ڕەواندز ئەمڕۆ بۆتانە خەمەڕوو لەگەڵ سەرپەرشتیاری وێزگەی کەشناسی ڕەواندوز دیارە بارانبارین لە قەزای ڕەواندوز تاوەکو ئەمڕۆ 150 ملیم باران باریوە بەراورد بە ساڵی ڕابردوو. دیارە ساڵی ڕابردوو ڕۆژەی باران بارین زیاتر بووە لە ئەمساڵ تاوەکو ئەمڕۆ 209 ملیم باریوە. بەڵام ئەم باران بارینی کەوا تاوەکو ئێستا باریوە وای کردووە کەوا پەڵە بدا لە ناوچەکەوە جوتیاران گەنم و جۆیان دابچێنن. ئەمە سوودێکی باشی هەبوو بۆ جۆتیاران. من بۆ زانیاری زیاتر وەخستنە ڕووی زانیاریەکان ئەچمەلای کاک گەیلان ڕەشید. کاک گەیلان سڵاوت لێبێتن، ئەگەر زانیاریەکانمان بۆ بکەیتە ڕوو سەبارەت بە بارینی باران و ڕێژەکەی و بەراورد بە ساڵانی ڕابردوو. زۆر سپاس. سەرەتا بەخێر هاتنی کەناڵی پیامەکەم بۆ وێزگەی کەشناسی ڕەواندز زۆر بەخێر بێت. سەد چاوە سەبارەت بە کەشناسی ڕەواندز ئەم ساڵەکە باران بارین تاکو ئەمڕۆ لە تاکو ئەمڕۆ 150 ملیم باران باریوە. هەر ساڵ تاکو ئەمڕۆ تقریبا 209 ملیم باران باری بوو. هەرچەندە ڕێژەکە کەمە بەڵام هێشتا باران بارین ماوە و ئینشاءالله لە ڕۆژانی داهاتوو باران بارین زیاتر ئەبارێت ئینشاءالله. ئەو بارانەی کە باریوە تا چەندە کاریگەری کردووەتە سەر کانیاوەکان زیاد بوونی ئاوی بەتایبەتی بێتاڵ بێگومان ئەوەی کردووە زیاد باران بارین کاریگەری لەسەر کانیاوەکان هەبووە، بەڵام هێشتا بەو ڕێژەی نەباریوە کە کاریگەری تەواو بکاتە سەر کانیاوەکان، چونکە باران بارین ڕاستە زۆر ئەوە ئەکاتە سەر کانیاوەکان زیاد بن و ئەوە بن، بەس بەفر کەمە. ئەگەر بەفر بباری بەفر زیاتر ئاوی زیادەکا و ئاوی ژێرزەوی زیاد دەبی و کانیاوەکانە تەقن و ئاوی سەرزەوی زیادەکە. بەڵام ئینشاءالله لە ڕۆژانی داهاتوو باران بارین زیاتر بی بەفریش دەباری ئینشاءالله کاریگەری باشی ئەبی. ڕێژەی بەفربارین بەراورد بە ساڵی ڕابردوو کەم بووە ئەم ساڵ لەگەڵ ساڵی بەفربارین ئەم ساڵ هێشتا هیچ بەفرێک نەباریوە. لەگە تەماشای چیاکان کە هێشتا لەسەر چیاکان بەفر نەباری و نەک لە ناو شاری هەرێکا بەفرباری و تقریبا 30 ملیم باری پاریکا، بەس هەو ساڵێک هێشتا دیار نییە جارێ هێشتا نەگەشتێ ناو وەرزستان بە تەواوی کە بەفربارین تعدیل بکرێ ببارێ، هێشتا نەباریوە. بڵین ئەو بارانی کە باریوە تا چەندە سوودی هەبوو بۆ جوتیارانی ناوچەکە؟ وەڵا باران بارینەکە سوودی ئەبووە، پەڵەی داوە. ئێستا جوتیاران ئەتوانن داچاندن بکەن و گەنم شتەکانی خۆیان بچێنن، هیچ کێشەیان نییە لە ڕووی باران بارین لەبەرەوەی پەڵەی داوە عەردەکە نەرم ئەتوانن هیچ کێشەیانی، بەس کە باری پاشی ئەوەی کە داچاندن یان کرد هەنجی باران ببارێ ئەوجا باشتر دەبێت. ئەوەی ئەگەر بڵێن پلەکانی گرمانمان بۆ بخەیتەوە ئەگەر کامێرمانەکەمان لەگەڵ بێسن پلەی گەرما ئەم بۆ لە ڕەواندوز چۆن لە ئێستانەکە پلەی گەرما حالیان 5 پلەی گەرما 5 بەرزی گەرما 5 نزمترینیشی 11. بەێ پلەکانی گەرما لە ڕۆژانی داهاتوو بە پێی پێشبینیەکان زیاتر دابەزن. پێی پێشبینیەکان ئەو ڕۆژانی داهاتوو لەوانەیە پلەی گەرما تۆزێک دابەزن، لەوانەیە بەڕاستە هەوایەکی سارد بێت، بەس باران شتیوەی دەگەدانێت بەس ئەوە دێت پلەکانی گەرما ینی بەڕاست هەوایەکی سارد دێت لە ناوچەکە، لەوانەیە پلەکانی گەرما دابەزن. ڕێژەی بەهەڵم بوون چەندە لە چاستێکدا؟ ڕێژەی بەهەڵم بوون ئەوانە داتای ئەلکترۆنیە، داتا ئەلکترۆنی ئەوە عەوزی تەبەخورە، عەوزی بەهەڵم بوونە، ئەوە تەماشاکەوی بکە ئەوە بەهەڵم بوونە ئەوە لە کات پلەکانی گەرما بەرز بەهەڵم بوون وەدا لەوێندرا تۆماری ئەوەکان دەکات، تۆماری ڕێژەکەی دەکات. ئەوە بەفربارینە کە بەفر ئەباری پێ سانتیم بەفرباریوە. گەیلان زۆر سپاس دەکەین. بەڵێ من ئەگەرە مەولای ئەوە دیارەوە زانیاریەکان بوون لە سەبارەت بە دابەشکردنی سوتەمەنی لەوێ چۆنچۆنیە سوتەمەنی دابەشکراوە لای ئێمە لەگەڵەوەی کە سوتەمەنیش دابەش ناکرێت لە ئێستادا نرخی دار بۆ سۆپا و بۆ ئەو شوێنانەی کە سۆپای داریان هەیە نرخی ئەوانیش بەرز بووەتەوە. بەڵێ دیارە سوتەمەنی هاوڵاتیانێکی زۆر ماون کە تاوەکو ئێستا سوتەمەنیان وەرنەگرتووە. لە کاتێکدا وەرزی پاییز تەواو بوو کە وەرزی پاییز بەشێکی زۆری بە سەرما ڕۆیشت، هەروەها چەند ڕۆژێکیش لە وەرزی زستان ڕۆیشتون تا ئێستا هاوڵاتیانی سنتەری سۆران بەرمیلێک نەوتیان وەرنەگرتووە. لە کاتێکدا کە ئەم ناوچانەی قەزای ڕەواندوزە سۆرانە ناوچەی باڵەکاتی ناوچەی زۆر ساردن و هاوڵاتیان پێویستیان بە
4 بەرمیل 3 بەرمیل تا 5 بەرمیل نەوتیشە بێتن ساڵانە بۆ خۆگەرمکردنەوە بەڵام حکوومەت کە 1 بەرمیل نەوتیان پێداویش لە کاتی خۆیان پێ ناداتن زۆر جار ئەم بەرمیل نەوتە ئەڕوا بۆ مانجی 1 مانجی 2 کەس هاوڵاتیان سوودێکی ئەوتۆی لێوەرناگرن پێویستە کە حکوومەت ڕەچاوی ئەم ناوچە ساردانە بکاتن سنتەری شارەکانی ڕەواندوزە سۆرانە ناوچەی ساردن جیاوازیەشی ئەوتۆیان نییە لەگەڵ گونمشینان چکە ئێرەش کە بەفری زۆری لێ ئەبارێتن و ناوچەیەکی ساردە بەرامبەر بە ناوچە گەرمێنەکان بۆیە پێویستە حکوومەت زیاتر لە بەرمیلێک نەوت بەم هاوڵاتیانە بداتن لە کاتێکدا و بەرمیلەوتەی و ساڵیش بە هاوڵاتیان ئەدرێتن نرخەکەی گرانە لە هەندێک شوێن بە 4500 دینار دابش کراوە کەمەش نرخێکی زۆرە لە بەرامبەر ئەمەدا ئەمە بینین هاوڵاتیانێکی زۆر ڕوویان لە بڕینی دار کردووە لە ناوچەکە بەڕاستی کاریگەریەکی زۆر خراپی کردوتە سەر دارستانەکان کە هاوڵاتیان بە ناچاری پەنا بۆ داربڕین ئەبەن بۆ خۆگەرمکردنەوەیان ئەمەش وا کاتن کە حکوومەت بێباچی حکوومەت وای کردووە کە هاوڵاتیان پەنا بۆ داربڕین ببن لە بەرامبەر ئەوەدا ئەگەر دەوتیان پێدرا بە هاوڵاتیانیش پەنایان بۆ بڕینی دار نەئەبرد. سپاس بۆ بەڕێز کاک ئازاد ئۆمەراوایی لە ڕوانزۆ لەگەڵمانە سپاس بۆ زانیاریەکان.